جه برنامه کرد کنکشن دنگ امریکا ل واشنطن پایتخت صالح دمیجر لگل هفکارین خواه به خیراتنا و دکم و به سرنوچهان دست به برنامه دکم. ده خو پیشاندان هریما کردستان دا تندوتجی در دیکه و پیش. ل گورستان که سلیمانی هریما کردستانی به دهان جن به ناوهاتنه بناخ کرن. ل باجار وانی ولاتی کلنگان جبو آجرین کم اندام دابین دیکه. ده خواپیشاندان باجاروک سید صادق پاریزگاه سلیمانی ده خواپیشاندران ایریشی هجمارک آواهین حکومی و بنگهین پارتین سیاسی کرو آگر برداوان. او خواپیشاندان بون پشتی هزین خوجهی اولکاری تلویزیون NRT گرت و وشاناوی راوستاند. پشترا NRT روجا دوشمه راگهاند کوان وشانا خواج دروی ولیت بردوام کریه لنگوت جیکو. پامنیر دنگ امریکا لسلیمانی آگاهین بهتر هنه. خۆپیشاندانەکان بە حکوومەت دەهرێمی کوردستان تا دێ بەرەو گرژبوونەوە دەڕۆن و لە چەمچەماڵ و سەید سادق و پینەمەگرون و دەربەندی خان و چەندین شوێنی تر هاوڵاتیان هاتنە سەر شەقام و چەند بارەگایەکی حزبی حکومیان سووتاند و لە چەمچەماڵ هاوڵاتیەک گیانی لەدەستدا و لە چەندین شوێندا خۆپیشاندەرانیش بریندار بوون لە سەروبەندی درێژەی خۆپیشاندانەکانیشدا کەناڵی NRT لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە ڕاگیرا. خۆپیشاندانەکان بە نەبوونی موچە و دۆخی دارایی لە ناوچە جیاوازەکانی پارێزگای سلێمانی پەرە دەسێنن و خۆپیشاندەران بارەگا حزبی حکومیەکان دەکەنە ئامانج. تقریبان یەکرد یەکەم جار کە ئەوە نەکەن لە ڕاستیە ئەو کارە نەکەن وادی ژانداینە بەس دوای دیارە دووبارە ئارەسەکەیان گۆڕی ئەوە بوو بارەکەەکە ئێمە سوودان هیچیشمان بەدەن نەچوو ئەو بارە ئەم کۆمیتەی ئێمە نزیکەی دەژووری هەیە دەژووری هەموو شتەکانمان سوتاوە غێری کەمێشتێکی بچووک مەلەفاتی بچووکی کۆمیتەکە نەبێ هەمی سوتاوە بەڕاستی بەهۆی بارودۆخێکی نالەبار و سیاسەتێکی نالەبار و حکوومەتێک یانی بەڕاستی کەم تەرخەم لە ئاسی هاوڵاتیەکانی لێرە و لەوێ دەنگی ناڕەزایی بەرزە بێتەوە خەڵکی داوای مافی خۆیەکە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی لە یەکەمین هەنگاو هەتا کۆتایی لەگەڵ هەموو مافێکی هاوڵاتیانین حەق لای هاوڵاتیانە لەبەرەوە حکوومەتەکەمان کەم تەرخەمە لە سەروبەندی پەرەسەندنی خۆپیشاندانەکاندا کە کەناڵی NRT بە بەردەوامی ڕووماڵی دەکات بە بڕیاری وەزارەتی ڕۆشنبیری هێزێکی ئەمنی هەڵیان کوتایە سەر کەناڵەکە و پەخشیان ڕاگرت دواتر کەناڵەکە لە ئەوروپاوە دەستی کردەوە بە پەخشکردن. ئەو بڕیارە یان با بڵێن ئەو پاساوە کە فەرز کراوە بەسەر وەزارەتی ڕۆشنبیریە تەنها بڕیارێکە کە ڕاستەکراوە بۆ کەناڵی NRT یەک کە کەناڵێکی هەواڵیە. ئەم بڕیارە کەناڵی NRT دوو کە کەناڵێکی خێزانیە کەناڵی NRT سێ کە کەناڵی مناڵانە کەناڵی NRT چوار کە کەناڵێکی ئاینیە ناگرێتەوە بەڵام ئەوەی کە مای سەرسامیە و ئەیسەلمێنێت کە بڕیارەکە بڕیارێکی سیاسیە ئەوەیە کە ئەو کەناڵانەش بوونەتە قوربانی ئەم بڕیارە سیاسیی کە لەلایەن دەسەڵاتەوە لەم زۆنەیە دەرکراوە. داخستنی NRT بەشێکە سلسلەیەکە لەو پێشێلکاریانەی کە لە هەرێمی کوردستان ئەنجام ئەدرێ ئەم پێشێلکاریانە ڕناوەستێ سنووری بۆ داناندرێ ئەگەر بێت و هەر هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و هەر هەموو ڕۆژنامەنووسان پشتیوانی یەکتر نەبن. وەزارەتی ڕۆشنبیری و هۆکاری مامەڵەی نەبەرپرسانە هەستاوە بە ڕاگررتنی پەخشەکە و لای خۆیە پەرلەمانتاری کێرەمی کوردستان باسی لەوە کردم کارانە چارەسەر نین و تەنها تووڕێیەکان زیاتر دەکەن. نیشانەی ئەوەیە کە ئەم دەسەڵاتە تەنها ڕاگەیاندنی شکست و ئیفلاسەکەی ماوە فقط ئەینا شتێک نەماوە بە ناوی حکومڕانی تۆ کاتێک نەتوانی چارەسەری کێشەکان بکەیت موچەی خەڵک بدەیت کێشەی خوێندن چارەسەرکەی کێشەی تەندروستی چارەسەرکەی کێشەی خاڵە سنووریەکان چارەسەرکەی کێشەی قاچاقچێتی و بەهەدەدانی سامانی گشتی لە کاتێکدا خۆپیشاندانەکان پەرەدەسێنن و تا دێت سنوور و قەباریان گەورەتر دەبێت سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە داوای کرد ڕێگە بگیرێت لە سووتاندنی مڵکی گشتی و نانەوەی ئاژاوە. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. اف خۆپیشاندانین دژی حکوومەتێ دبن لە دۆر سەرەدەریە دەسەڵاتدارین هەرێما کوردستانی بە ڕەوشە ئابووری را هەفتەیە بووری بێ دەهان خۆپیشاندار هاتن گرتن و دێ چەند ڕۆژین بووری دەژی خۆپیشاندانین نو دەرکەتن سەر جادەیان و خۆپیشاندەران هەژمارێک بنگەهین پارتیین دەسەڵاتدار لە پارێزگا سلێمانی شەوتاندن. لەگۆر وان خۆپیشاندانان هەفکاری من بەلێن ساڵح لەگەل دکتۆر بیلال وەهاب ژناڤەندا واشنتن ئینستیتوت ئاخەوی. دکتۆر بیلال دەکرێت سەرەتاومان بۆ باسکەی ئەم خۆپیشاندانانی کە ئێستا لە هەرێمی کوردستانی عێراقدا دەکرێن چیان لێ دەخوێندرێتەوە؟
سڵاو لێبێ کاک بڵێن خوێندنەوەکەی ئاسانە حکوومەتی هەرێمی کوردستان چارەی بەدەستەوە نەماوە بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە قوڵە ئابووری کەوا هەرێمی کوردستانی تێدایە لە عێراقیشا هەڵبەتە قەیرانێکی ئابووری و دارایی قوڵ هەیە بەڵام هەرێمی کوردستان لە 2014ەوە ئەم قەیرانە دەستی پێ کردووە و تا ئێستا بە زۆرە ملێ بە چارەسەری کورد خایەن توانیوانە جۆرێک لە تەوازن ڕابگرن بەڵام ئێستا هەم ئازاری خەڵکەکە قوڵ بۆتەوە هەم هەرێمی کوردستان بەڕاستی نەیتوانیوە چارەسەرێک عەرزی ئەو هاوڵاتیانە بکات کەوا قەنەعەت بە هاوڵاتیان بکات کەوا لای کەم کە ئیمڕۆ وەزعەکە و دۆخەکە ناڕەحەتە چارەسەرێک لە داهاتووە لەوانەیە بەڕێوە بێت و ناوخۆی هەرێمی کوردستانیش وەزع سیاسیەکە ئەوەندە مستەقرە پەیوەندیەکانی نێوان یەکێتی و پارتی ئەو نەسەقامگیرە کەوا هاوڵاتی هەز بکات کەوا حکوومەتەکە خەمی ئەوێتی لە جاتیەوەی کەوا خەمی کێشەکانی ناو خۆیان بێت ناوان حزبەکان تەنانەت نێوان خانەوادەکانی کەوا حیزبەکان و خانەوادەکانی کەوا لەسەر دەسەڵاتن لە کوردستانە. دکتۆر یانیەوەی کە جێی سەرنجە ئەم جاریان خۆپیشاندەران ینی هاوشێوەی ئەوەی کە لە بەغدایە لە بەسرە ڕوویدا دەچنە سەر بارێگای تەواوی حزبەکان ینی تەنانەت ئەو حزبانەش دیاناکەنەوە کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن دەناسێنن. هەڵبەتە ئەوەی کە ساڵی پار لە عێراقا ڕوویدا وەکو نمونە بەڵێ جی خۆیەتی کە لەوانەیە چالاکوانانی هەرێمی کوردستانیش وە هاوڵاتیانەی کەوا تووڕن کە هۆکارەکانی تووڕەبوونەکەیان هەر هەمانشتە لەسەر مەسەلەی هەویە و تائیفە وەمانە نییە بەڵکو لەسەر فەشلی حکوومەتەکەیانە کە ئەو ئەرکایی کە لەسەرێتی کە جێبەجێ بکە ئەویش ئێستا باسی ئابووری نییە باسی خزمەتگوزاری نییە باسی پێشکەوتن نییە باسی ینی مەژی و مەمرەیە باسی ئەو موچەیەکەوە حکوومەتی هەرێم قەناعەتی بۆ خەڵکە کردووە کە ینی هۆکاری سەرەکی شەرعیەتی سەرەکی حکوومەتی هەرێم و کە ئاستێکی زۆر حکوومەتی عێراقیشەوەیە کە موچە ئەدا کە ئیتر موچەی نەدا ئیتر خۆی شەرعیەتەکەی کەمە بێتەوە ئەمە لەلایەک بەڵام لە ڕاستیە باسی ئۆپۆزیسیۆنت کرد لەوانەیە سوتاندنی هەموو مەقڕەکان یاخود هێرشکردن سەر هەموو مەقڕەکان ئۆپۆزیسیۆنیشی گرتبێتەوە بەڵام بەعکسی عێراق لە کوردستانە بەڕای من ئۆپۆزیسیۆن یا نەماوە یا ئەوەندە لاوازکاوە کەلەی نەبوونە بیرمان نەچێت کە بەعکسی حکوومەتی عێراقی کە لای کەم مؤسساتێک هەیە دەستگایەک هەیە لە هەرێمی کوردستانە دەستگاکان ئەوەندە بە حیزبی کراون وەکو بینیمان کاتێکیشکەوە حیزبێکی ئۆپۆزیسیۆن ئەتوانێت دەنگێکی زۆر بهێنێت و بچێتە ناو حکوومەتەوە بەشداری حکوومەتە بەڵام هەرگیز نابێتە بەشداری دەسەڵات و کاتێکیشکەوە بەشداری حکوومەتن لە ڕێی دەسەڵاتی عسکەری و لە ڕێی دەسەڵاتی ئیداریەوە توانیان چ بە ترساندن بێ چ بە کڕینی بەرپرسەکانیان بێ هێز و مانایەک بۆ ئۆپۆزیسیۆن لە کوردستانە نەهێڵنەوە. دکتۆر لە ئێستادا داوا زۆرە بۆی ئەم حکوومەتەی کە لە هەرێمی کوردستانی عێراق هەیە دەست هەڵبگرێت جا خۆی دەست لە کار دەکێشێت بژاردننی پێشوەختەوەیە ینی گرنگەوەی ئەم داوایە هەیە بە وەکو گریمانەیەک داگرین حکوومەت دەستی لە کار کێشایەوە ئەڵتەرناتیڤ چییە؟ وەکو پێشیش ئاماژەم پێ کرد ئێمە لە کوردستانە لەگەڵەوەی کە ینی ئەزمونێکی حکومڕانیمان هەیە لە ساڵی 1992ەوە بەڵام ئێستا هەر پێی ئەڵێن ساوا لەبەرەوە نییە کەوا گەورە نەبووە بەڕێی من هەر لەدایک نەبووە چونکە حکوومەت بریتینە لەوەی کەواتۆ لە دەسەڵاتە بیت حکوومەتەوەیە کەواتۆ دەستگای حکومڕانی هەبێت و لە کوردستانیشا بۆیە دیموکراسی سەرکەوتو نەبووە چونکە ئەو دەستگایانە دروست نەکراون تا خود لایەنێک بیداتە دەست لایەنێکی تر دەستگا سەرەکیەکان وەکو دەستگای پێشمەرگە ئێسش لەژێر کۆنترۆلی مەکتەبی سیاسی حیزبەکانایە نەنگ لەژێر دەسەڵاتی وەزارەتی پێشمەرگە مەسەلەی ئابووری و دارایی بەرپرسێکی حکوومەتی ئەمریکی کە من قسم لەگەڵا کرد ئێمە لە حکوومەتی ئەمریکی نازانین دارایی هەرێمی کوردستان چیە و چۆنە ئێمەش ئاگەمان لێ نییە لە 2013ەوە هەتا ئێستا پەرلەمانی کوردستان بودجەی دروست نەکردووە قەراری بودجەی دەرنەکردووە و سیاسەتی نەوت و غازەکەشی ئەوەندە ناشەفافە کە حکوومەتی عێراقیش و حکوومەتی ئەمریکیش نازانن کەوا چۆن و تەنانەت بەشێکی کێشەکانی ناو یەکێتی و پارتیش بریتێ لە نەبوونی شەفافیت بۆیە هەر ئەم دوو حیزبن حکوومەتەکەش حکوومەتی ئەم دوو حیزبەیە بۆیە ئەگەر گۆڕانکاریەکیش بکرێت لەوە ئەچێ
ینی ئامۆزایەک بڕۆ ئامۆزایەک بێت ئەوە نییە بڵێ لایەنێکی سێیەم یاخود تەرەفێک ئۆپۆزیسیۆنێک تەنانەت شخصێتێکی معنەوی لە دەرەوەی یەکێتی و پارتی بوونی هەبێت کەوا بتوانێت بێتە جێگرەوەی ئەم حکومیکەوە ئێستا هەیە بۆیە بەڕاستی چارەسەر هەر ئەوەیە کەوا ئەم حیزبانە خۆیان قەنەعەتێکیان بۆ دروست ببێت کەوا چارەسەر لە مەسلحەتیانە جا چارەسەرەکە ئەوەیە کە لەگەڵ حکوومەتی عێراقیە جۆرێک لە تەوافق ئەکەن لەناو خۆیانە جۆرێک لە تەوافق ئەکەن چونکە ئێستا کێشەی نێوانیەکێتی و پارتیش ئەوەندە قوڵ بۆتەوە کە ناتوانین تەنانەت باسی حکوومەتی هەرێمی کوردستانیش وەکو لایەنێکی سربەخۆ وەکو لایەنێکی یەکگرتوو باز بکەین بۆیە کێشەکان ئەوەندە قوڵ بوونەتەوە کە ئەتوانی بڵێ ئەفاقی چارەسەر خۆی زەحمەت بووە بەڵام لە کۆتاییە بڕیارەکە هەر ئەگەڕێتەوە بۆ یەکێتی و پارتیکەوە بڕیار بدەن چۆن ڕۆژە لە ڕۆژان لای کەم ئابووری کوردستان باش بوو کاتێکە مەسلحەتی یەکێتی و پارتی و مەسلحەتی میلەت بەیەکەوە بوو ئێمڕۆژ بگەنە حاڵەتێکەوە قەنەعەتێکیان بۆ دروست بێتەوە ئەوەی بۆ میلەتی هەرێمی کوردستان باشە بۆ یەکێتی و پارتی لای کەم خراپ نییە. دکتۆر بیلال سپاست دەکەم. سپاس بۆ ئێوەش. کەیسên vîrusa Koronayê her diçin bêhtir dibin li Amerîka û hejmara pêketiyan tanha nêzîkî 15 milyonan û hejmara kesên ku jiyana xwe ji dest dayî bêhtirî 280,000 kesî ne. Desthilatdar hewl didin di her şêweyekê de vîrusê vehewîn û wan li Bostona wîlayeta Massachusetts nexweşxaneyeke meydanî ava kirin bi armanca sivikkirina fişarê ji ser nexweşxaneyên din. Nexweşxane dora 75 kilometran dûrî Bostonê ye û ew tê avakirin di demekê de ku metirsî hene hejmarên bêhtirîn nexweşan derbasî nexweşxaneyan bin bi hatina zivistanê û werza sermayê re. Vaksîna kompaniyên Pfizer û BioNTech amade ye lê parastina wê di nav qeşayê û pileyên gelekî sar de hin xeman derdixin pêş li dor veguhestina wê li seranserî Amerîkayê. لê kompaniyên çêkirina qeşayê dibêjin ew dê ji bo vê yekê amade bin. Agahiyên bêhtir di vê raportê de. Li dema Amerîka berew pesendkirina vaksîna Pfizer û BioNTech ya dijî vîrusa korona diçit, hevrikiya here mezin ew e vaksîn bi sarî bête helgirtin. Divê di navbera heftê heta not pila li bin sifrê dabît û ev ê ya befrê hişt ket. Lê kargeha durustkirina befra hişk ya bajêrê Baltimore ku xidana şarezayiya dehan salan e û 5 karmend di embarxana da hene dibêjin ew nikarin berîkanê divê kardariyê da bikin. Ev bîte pirseka niştîmanî ez bawer nakim ku çi kompanyê befra hişk hebin vî hemûkarî bike. Piraniya kompaniyan wekû Capital Carbonic bi kirdar befrê bi qebare û pîvanên standard durist dikir û heye kompaniya Pfizer û kompaniyên diyên vaksînê daxwaza befrê bi şêwazeka dindikên biçûk bi qebara 5 li ser 8 bikin. Ev dindike baştir dikevine nav sindoqan da ji dindikên asayiyên 5 ser 8 ev pitir ji aliyê lêkolêrên biyolojî kar înan. Tevî ku ev wekû erkekî bi zehmet xuya dikir lê John Walden dibêjitin piştî ewî kar digel navendên niştimaniyên saxlemiyê bû çendîn salan kar kiriye kompaniya wî li astê vî erkiye. Em amade ne mebesta min embarên me pirin meşiyan hene heft roja di heftiyekê de kar bikin. Kompaniya Capital Carbonic dibêjit her digel destpêkirina belavkirina vaksînê berhemînena befra hişk hema rojên heftiyê di 24 demijmêran de wê berdewam bit. Komarî û demokratan bangê li rûniştvanên wilayeta Georgia dikin ku roja 5 meha çile tevlî hilbijartinên wilayetê bin ku wê encamên wan di kontrolkirina Sînatoya Amerîka da biryar birbin. Lê komarî hîn dabeşin li dor encamên hilbijartinên Serokatiya Amerîka û Serok Donald Trump hîn behsa sextekariya berfireha dengdanê dike. Ev raport bêhtir roniyê dide ser vê mijarê. شارەکان لە ئەستانی جۆرجیای باشووری ئەمریکا لە زیادبووندایە و تێیدا دیموکراتەکان و کۆماریەکان هانی هاوڵاتیان دەدەن لە 14 دیسەمبەرەوە دەست بە دەنگدان بکەن لە دوو کێبڕکێی هەڵبژاردنەوەدا. ئەنجامی هەڵبژاردنەکە کە بڕیارە لە 5 مانگی یەکدا بزاندرێت ئەوە دیاری دەکات کام پارتی سیاسی لە ئەنجومەنی سەناتی ئەمریکا دەبێتە زۆرینە. گرنگی لەم هەڵبژاردنەدا کۆنتڕۆڵکردنی ئەنجومەنی سەناتی ئەمریکایە ئەوەش لە ڕاستیدا واتای کۆنتڕۆڵکردنی ئەم وڵاتە دەگەێنێت. ئەم هەڵبژاردنە تایبەتە لە جۆرجیا دەرەنجام و ڕێڕەوی سەرۆکایەتی بایدن دیاری دەکات هەروەها کە ئایا جۆ بایدن و کاملا هاریس دەتوانن لە ڕووی تەشریعیەوە هەموو بەڵێنەکانی داویانە بەجێیان بگێنن.
بەلای کۆماریەکانەوە هەستی تێکەڵ هەیە بەرامبەر پاک و بێگردی سیستمی دەنگدانیستانەکە، ئەمەش دوای ئەوەی جۆ بایدنی دیموکرات و جێگیری سەرۆکی پێشوو بە نزیکەی 12,000 دەنگ ستانی جۆرجیای بردەوە. سەرۆک دۆناڵد ترامپ داوا لە برایان کەمپی کۆماری و فەرمانڕەوای جۆرجیای کردووە داوا لە ئەنجومەنی تەشریعی ستانەکە بکات ئەنجامەکانی هەڵبژاردنەکە هەڵوەشێنێتەوە، هەروەها فەرمانێکیش دەربکات بۆ پێداچوونەوە بە واژۆکانی پسوڵەکانی دەنگدان لە ڕێی پۆستەوە. لەگەڵەوەشدا سەرۆک ترامپ دانان بە شکستی ڕەت دەکاتەوە لە میانی گردبوونەوەیەک لە ستانی جۆرجیا لە پشی هەفتەی ڕابردوودا هانی هاوڵاتیانی ستانەکەیدا دەست بە دەنگدان بکەن. دەبێت بچن دەنگ بدەن، زوو دەنگ بدەن، دەبێت لە 14 مانگەوە دەنگ بدەن. ئەو ئەنگزیان کرد و ساختەیان لە هەڵبژاردننی سەرۆکایەتیماندا کرد، بەڵام هێشتا هەر دەبینەوە. ئەو پەیامە تێکەڵا کارەکە بۆ هەندێک لە ڕابەرانی ستانەکە خورج دەکات کە زۆریان کۆمارین وەک برایان کەمپ، یەکێکی دیکە وەزیری دەرەوەی جۆرجیایە، براد رافنسپێرگەر ئەوەی سەرپەرشتی سیستمی هەڵبژاردننی ستانەکە دەکات. کاری پارتی کۆماری کۆکردنەوەی پارە و بەشداریکردنە لە دەنگدانەکەدا کاری من وەکو وەزیری دەرەوەی ستانەکە دڵنیابوونە لە ئەنجامدانی هەڵبژاردننی پاک و عادیلانە. ئەوەش کارێکی ئاسانە و بە هزری من ڕازگۆیی لە ئۆفیسی من گرنگی خۆی دەبێت. رافنسپێرگەر گوتی زانیاری هەڵە سەبارەت بە ئەنجامەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی دەبنەمایی ئاڵۆزکردنی هەوڵەکان لە نێو کۆماریەکان بۆ زیادبوونی بەشداریکردن لە دەنگدانەکەدا. ئەوە پەشۆکاوی دەخڵقێنێت و هەروەها پەرتەوازایی و کارەکە قورستر دەکات، هەر بۆیە کاندیدەکان لەوێن و هەوڵی سەخت دەدەن. لە چەند هەفتەی داهاتوودا هەموو چاوەکان لەسەر ستانی جۆرجیا دەبن، هەروەها لەسەر هەردوو دیموکرات. به سەدەما بەڵاوبوونا ڤیرۆسا کۆرۆنایê xelk dema xwe bêhtir li nav mal derbas dikin û torên medya civakî jî dibin alaveke girîng ji bo avakirina pêwandiyan li gel nas û dostan. Lê li Amerîka siyaset û vîrosa kۆrۆnayê û nakokiyên dê derbarê wan de ji bo hin kesan bûne sedem ku ew hest bi nebaşbûna pêwendiyên civakî bikin. Çawa? Li vê raportê temaşekin. هەڵبژاردنەکانی ئەمریکا کۆتایی هات لە کاتێکدا هێشتا کۆڤید هەر بەردەوامە، بەڵام هەردوو لەو کێشانن کە بەردەوامن لە دابەشکردنی کۆمەڵگای ئەمریکادا. خێزانی کێڤین مەکمۆڵین لە ساڵی 2016ەوە کە کێڤین دەنگی بە هیلاری کلینتۆنی دموکرات داوە زۆر قسەی لەگەڵ ناکەن، زۆر جار گفتوگۆکانی نێوانیان بە شەڕ کۆتایی پێدێ. مەکمۆڵین لە پێنسیلڤانیا لەدایک بووە. ئەو 15 ساڵ پێش ئێستا دەچێتە شاری نیویۆرک و لەوێ نیشتەجێ دەبێ. ئەم ڕۆژانە بەدەگمەن جار جار سەردانی ماڵەوە دەکا. من تەنیا سەیری CNN ناکەم، بۆستا من هەروەها سەیری فاکس نیوز دەکەم، تەنها بۆ زانیاریت. لیۆ بۆفبۆرد و یاکوڤی برای زیاتر لە 40 ساڵ بەر لە ئیستا لە رووسیاوە هاتوونەتە ئەمریکا. کاتێک گەیشتن جیمی کارتر سەرۆک بووە. ئەوان دەنگیان بە ڕۆناڵد ڕیگان و دواتریش بە کاندیدەکانی دیکەی سەرۆکایەتی کۆماریەکان داوە. بەڵام دوای جۆرج دەبڵیۆ بوش لیۆ بۆفبۆرد دەنگی بە دیموکراتەکان داوە و بەم بۆ نەشەوە پەیوەندی لەگەڵ خێزانەکەی تێک دەچێت. من قسە لەگەڵ خوشکەکەم ناکەم، لەگەڵ هاوڕەیەکی خۆم دوای 25 ساڵ هاوڕێیەتی قسە ناکەم، ئەمە زۆر ناخۆشە. پەرەسەندنی جەمسەرگیری لە ئەمریکادا دیاردەیەکی نوێ نییە، بەڵام پێدەچێت تۆڕە کۆمەڵایەتیەکان ناکۆکیەکانیان زیاتر قوڵتر کردبێتەوە و هاوڕێیەتیەکانیشیان تێکدا بێ. من خۆم بە تایبەتی لە ساڵی 2008ەوە بۆ 2016 تەنانەت ئەم ساڵیش چی دیکە سەرنجی پۆستی خەڵک نادەم. سۆشێڤ نووسەری کتێبێکە بە ناوی شەرمی نەتەوە پەتای جیهانی ڕقوکینەی ئۆنلاین. ئەو دەڵێت کاتێک ئەستەمە لەسەر بابەتێک لەگەڵ کەسێکدا ڕێکەوین باشترین کار ئەوەیە سەیری پۆستەکانی ئەو کەسە نەکەین. ڕق و دووبارەکیەکان شتێکی تەندروست نییە بۆ کەس. سەرنجڕاکێش ئەوەیە کە بە گوێرەی لێکۆڵینەوەی پەیمانگای توێژینەوەی ئاینی گشتی ئەوانەی پشتگیری دموکراتەکان دەکەن سێ جار زیاتر هاوڕێتیەکانیان تێک دەدەن لەگەڵ ئەوانەی بۆ چوونیان یەک ناگرێتەوە. زیاتر لە 80% دەنگدەران دان بەوەدا دەنێن کە هاوڕێی نزیکیان کە دەنگ بە لایەنی بەرامبەر بدات نێیانە. بە پێی راپۆرتی ئەم پەیمانگایە تەنانەت سایتەکانی دۆزینەوەی هاوسەر و هاوڕێیەتیش سیاسی بوونەتەوە. زیاتر لە 84% بەکارهێنەرانی تۆمارکراو گوتویانەکە نایانەوێت لەگەڵ کەسێک بن کە لە ڕووی سیاسیەوە هاوڕانیان. کێڤین مەکمۆڵین چەند ساڵێک پێشستا پەیجی فەیسبووکەکەی داخست و گوتی بێزار بووە لەو هەموو دوژمنکاریە. سەرەڕای ئەوەش
هیوای وایە بە تێپەڕبوونی کات پەیوەندی لەگەڵ خێزانەکەیدا گەرمتر بێ چونکە ئەو دەڵێت گرنگ نییە کێ وڵات بەڕێوە دەبات خێزانەکەی هەرگیز ناگۆڕێن. لە سلێمانیە هەرێما کوردستانê گۆرستانێک heye ku bi dihan gorên jinan vedihewîne û nav li ser kêlên wan goran diyar nînin. Tenê li ser wan kêlan hatiye nivîsîn aramgeha jiyanê. Ev jin ji aliyê endamên malbata xwe ve bi navê namûsê hatine kuştin. Desthilatdarên goristanê hejmarên wan û navên wan diyar nakin. Pemnêrê dengê Amerîka Dilşad Enwer berfirehî di vê raportê de hene. لەسەر هەموو گۆڕەکان نووسراوە ژیان بەڵام هەمویان لەلایەن کەسوکاریانەوە کوژراون و لە ژیان بێبەش کراون. ئەمە گۆڕی ئەو ژنانەیە کە قوربانی نەریت و کولتورن و هەریەکەیان و تۆمەتێکیان بۆ داتاشراوە و شەرعیەت بە کوشتنیان دراوە. هۆشیار کە تەرمی زۆربەی ژنە کوژراوەکانی ناشتووە چیرۆکی ناخەژێنی لایە. بەنسبەت ئەم گۆڕەوە ئەمە ئافرەتێکی حاملەیە تەوان کە هێنامان لە تۆبی عەدلێ ئاگاداریان کردین چون شتمان حامیلە بوو. حامیلە بوو خەمی ئەومان لات بوو چۆن جێکێنەوە لە گۆڕەکە ئیتر گۆڕەکەمان بۆ فراوان کرد. گۆڕەکەمان بۆ فراوان کرد و هێنامان بە تاریخەیەکی ئیسلامی ناشتمان مناڵەکەیش تەمان هەر لە سیایەتی. مناڵەکەیشی گەورە بوو نەبێ بڵێ ئاسایی بوو. مردەبوو ئەویش تەمان کە دایکی مردبێ ئەویش مردووە مردەبوو. کە هێنامان ناشمان بەڵام زۆر ناڕەحەت جێمان کردەوە یعنی قەبرەکەمان بۆ گەورە نەکردا جێی نەبوو. گۆڕستانی سەیوان سەدان گۆڕیتری بێنازی تێدایە کە هی خەڵکانی هەژار و بێکەسن و شارەوانی ناشتوونی بەڵام گۆڕی ژنە کوژراوەکان زیاتر بایەخیان پێدراوە و هەڵواسراون هەریەکە و گوڵێکیشی لەسەر نێژراوە. ئەو سیستەمەی کە لە هەرێمی کوردستانە هەیە بەهۆی ئەو دەستێوەردانی حیزبی بێ بەهۆی هەر هۆکارێکی تر دەستێوەردانی عشایری بێ هەموو ئەمانە خەلەلی دروست کردو لە کاتی جێبەجێکردنی یاساکانە تا تاوانبارێک دەستگیرەکەی ڕەنگە کاتێکی زۆری بێ هۆکارەکان ئەوەیە کە پێشتر ئاماژەم پێدا بۆیە لەمەوە دووە لەو گفتوگۆیە قسە لەسەرەوە کرا کە کاری جدی تر بکرێ بۆ ئەوەی کە هەم لە جێبەجێکردنی یاساکانە و هەمیش بۆ هەموارکردنەوە و ڕاگررتنی هەندێک یاساکە پێویستێکی حتمیە و بێگومان هەموو هەوڵ و گۆڕانکاریەکیش قورسە بەڵام ئەستەم نییە. ئێرە گۆڕستانی سەیوانە لە شاری سلێمانی ئەو شارەی نازناوی پایتەختی ڕۆشنبیری لێنراوە بەڵام لە نێو گۆڕستانەکەی گۆڕی هەفتا ژنی کوژراوی بێناسنامەی تێدایە. ژنە کوژراوەکان تەنانەت لە نێو گۆڕیشدا لە مەترسی دوور نین و مەترسی تێکدانی گۆڕەکانیان هەیە بۆیە شارەوانی ژمارەی لەسەر گۆڕەکان داناوە و تەنها شارەوانی دەزانێت کام گۆڕ هی کام ژن و کچە. بەنسبەت ئەم گۆڕانەوە زۆربیان کوژراون تەوان ئافرەتن ناونیشانی لەسرە چۆن ناونیشان نووسراوێکە لە تۆبی عەدلێ ئێمە وەرێگرین ئەوەی کە ناوی هەبێ ناوەکەی نووسین تەوان ئەوەی کە ناوی نەبێ ژمارەیەکی بۆ دائنێن لە تۆبی عەدلی وەرێگرین ئەو ژمارەیە دائنێن ئیتر بەو ژمارەیە ون نابێ. لە نێو گۆڕستانی سەیواندا گۆڕی بچووکی ئەو مناڵانەش دەبینرێت کە فڕێدراون یاخود قوربانی کللتور و دابوونەریتی کۆمەڵایەتین. ئەوەی مایەی نیگەرانیە بۆ چالاکوانانی ژنان دیاربوونی گۆڕی ژنە کوژراوەکان و ونبوونی ژن کوژەکانە. لە ڕێگەی ڤیددیۆیەکەوە قوبات تاڵەبانی پامێکی هەبوو لە پامەکە بڕیارێکیشی تیا بوو بڕیارەکەی تایبەتە بەوەی کە وەکو بڕیارێک دەریەکە بۆ شارەوانەکان تەمیمێکە بۆ سەررجەم شارەوانەکان کە لەمەوە دووە لە دوای 25 نۆڤەمبەری ئەم ساڵەوە هیچ ژنێک بەبێ ناسنامان نەنەژرێ ئەمە لەبەرەوەی ئەمان لە ژیانە غەدریان لێکرا لە مردنیشیانە بێکەس بوون ناسنامەیان لێ سەندرابەوە مافی هیچ کەسێک نییە هیچ کەس و لایەنێک نییە کە ناسنامە لە مرۆڤێکی کە بسەنێتەوە. سەرچاوی ئەم بڕیارە تەنها ئەوە نییە ئێمە لێرە بین مەسجێک بێ بۆ ژیانەکانی کە لێرن. سەرباری هەوڵەکانی ڕێکخرا و لایەنە پەیوەندیدارەکان بۆ هۆشیارکردنەوەی کۆمەلگا و بەرگرتن بە دیاردەی ژن کوشتن بەڵام باڵادەستبوونی کولتور و نەریتی کۆن هۆکارە بۆ بەردەوامی ئەو دیاردە کۆمەڵایەتیە. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا سلێمانی. لە باژارێ وانەیە وڵاتیە bi navê Hesen Kizil ev bû 6 salin lingan ji bo ajelan çê dike
و وی داویه وی تکر جرویه کی را چه کرنه که لنگین وید رودانه که ترافیکی دا قطب بون. حسن دبیجه او جباجار مردین هاتیه و دخوازه آلیکاری آجلان بکه. پمنر ملوانه آگاهیم بهتر هنه. لباجار وانه روویه که درودان ترافیک ده هر دو لنگوین پاشی قطبویی به تکران پورتز با وی هاته چه کرن. روویه بریندار جالی رونشوانان و آنی بون ناوند پاراستون درمانکرین آجالان یا زانینگه ها یوزنجی لوانه. رووی دمکی هاته بو درمانکرین. لجبر کو هر دو لنگوین پاشین جبو بو نکاری بو روه بچه. حسن قزل کو افشت ساله با آجال سقط به پر پورتزا چیدیکه جرب شاروی آگاهدار بو و جمردین هات هواروی. Zaten vedere u rehabilite dikin o fizik tedaviye iman dike. Meciko çi desemete mecir araba ki çeki zaten arabana jiva ke fizik tedaviye yani. Hayana küçük çebu, psik çebu, mriş çebu, galek çuk çebu. Ama ne ajreviya ki araba ki çetke. روی د جراباندن دسپیک دا بو ریوچون هنجاران زحمتی کشا. پشتی دمکه فری پورتزا خواب بو و دمک درش بدل خواب بازی. لگور دکتران حیوان کوفرچ آنج سقط بوی دما لبو تفگران وان نبه راستی نخوشیان روبرو دمینن و دمک گندا جان خوش دستدن. اما وقتا و عربی قلاندی که هیدی ارگانی دشغله. مثلا ایرو اوریبیا وقتا مشیا میزا خکر بینایی هات بروی جعبی و بو ردوی و بو کیفاوی هات ویس بهم هات مورالی هیچ نبود خو کتب قوزیا که دایش خو نتانی اما پشت عربی په می خطه جن نماش عربی داده کد سلسه عربی بو کزل هری داوی جبو پاراستنا آجالان وها بانگوازی کر الحيوانات اللي كتشا دجي جمال أريكالي وان بك جمال نام بدوان ماما بدوان آوي بدوان أنا زبستان جرك برتر خوارني بخ çünkü dicemede ana hayvanı ki tu خوارنه نه ده هندرو ساعتك دو ساعتي كان بمر و وانجي برسار مثلا مهات فيدران فيدر برسار و حيواني اي جنگي احتياجا مشوانه ناوانش مهي كرم دجوان برد لگور ناوندا پاراستن و درمانکرین آجالان یا زانینگه 100 لاوانه فراست رونشوانان یا همبر حیوانان و جنگه د عالی ارینی دا هر دچه پجدیکه لگور همان جدره هر سال دورا 500 آجالن بریندار جالی رونشوانان و تینن و ناونده و د انجام درمانکرین دا 40 جسدی وان دیسا و دیگرن خوازای عارف اصلان دنگ امریکا وان بینرین هجا لور کرد کنکشن ایرو بداویته تا جارا به خواب پاریزن و هر شاد و بختور بن